کۆڕێکی هونەری بۆ گفتوگۆکردن لەسەر نوێترین نمایشی یەکێک لە شێوەکارە دیارەکان کە ئەویش خات و چیمەن ئیسماعیلە لەلایەن ژمارەیەک هونەرمەندی بە ئەزمۆن لە شاری سلێمانی بەڕێوەچوو. I was just calling to see if that job that you offered was still available. Yeah. ڕۆژی پێنجی ئەمانگە لە هۆڵی داهێنان لە کارگەی کلتوری شاری سلێمانی کۆڕێکی هونەری بۆ گفتوگۆکردن لەسەر نمایشی دەنگ لا ڕەنگەکانی ڕۆحەمدای شێوەکار چیمەن ئیسماعیل بەڕێوەچوو کە تیایدا لەلایەن هەریەک لە محەممەد فەتاح، میدیا ڕەئوف و نەوژی محەممەدەوە لە سێ گوشە نیگای جیاوازەوە گفتوگۆ لەبارەی نمایشەکەی ئەو هونەرمەندەوە کرد. ئەمڕۆ لە هۆڵی کارگەی جگەرە کۆ ئەبینەوە بۆ گفتوگۆکردن لەسەر کارێکی نوێ. ئەو کارە با بڵێن میکسێکە لە نێوان شێوەکاری و موزیک و سەما و با بڵێن ئاکتین. ئەم چوار بەشە لە ناو ئەم کارەدا ئەبینێ. ئەویش چیمەن ئیسماعیلە، هونەرمەندی شێوەکار کە خاوەن ستایلی تایبەتی خۆی هەیە. ئەمڕۆ لە جیهانێکی تردا ئەم ئەیبینین کە لەگەڵ سەمادا لەگەڵ ڕۆحە وێنە ئەکێشێت. هەڵبەتە ئەم حاڵەتە لە هەموو دنیادا هەیە و زۆرشتی واکراوە، بەڵام لای ئێمە تۆزێک دەگبەنە، بۆیە دەهێنێت ئەم کۆبوونەوەی بکەین و قسەی لەسەر بکەین. دەکەوێتە سەر ئەو کەشەی کە ئەو هونەرمەندە تێدا دەژی، خوێندنەوە و باگراوند تەسیری زۆری هەیە لەسەر ئەوەی ئەو هونەرمەندە تا چەند پێی بەو حاڵەتانە ئەبات. بۆیە قسەکردن و کۆبوونەوە لەسەر ئەو تەوەرانە گرنگە.